یەکەم کۆنفرانسی نێودەوڵەتی گەشتیاری و گەشە بە ئامانجی باسکردن لە کێشە و گرفتەکانی بواری گەشتیاری و هەروەها گەشەی ئەم بوارە بە هاوکاری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لەلایەن زانکۆی کوردستان لە شاری سنە بۆ ماوەی 2 ڕۆژ دەستی بە ئیشەکانی کرد. لەم کۆنفرانسەدا کە ژمارەیەکی بەرچاو لە مامۆستایانی زانکۆ لە بەناوبانگترین زانکۆکانی ئێران و باشووری کوردستان بەشدارن، باس لە چەندین تەوەری گرنگی بواری گەشتیاری لەوانە ڕۆڵی گەشتیاری لە گەشەی دێهاتەکان، گەشتیاری تەندروستی، کاریگەری بواری گەشتیاری لەسەر گەشەی ئابووری، باسکردن لە ئەزموونە جیهانیەکان، کاریگەری گەمار و ئابووریەکان لەسەر کەرتی گەشتیاری و هەروەها لایەنە سەرنجڕاکێشەکانی گەشتیاری کوردستان و چەندین تەوەری دیکە باس دەکرێت. لە هەموو مەوسیمەکانی زستان و بەهار و پاییز گەشتگەری چارەسەری هەیە، چونکم ئەو کەسە کە زیاتر خەرج دەکا و ئەبێتە هۆی ئەوەی کەوا ببێتە مایەی سەرمایە گوزاریەکی باش بۆ وڵاتەی کە ئەم بۆی هاتووە. ئەوەی کە ئێمە بەدیمان کردووە و جۆمان لێ بۆ زۆرینەی خەڵک لە وڵاتی ئێمەوە دێن. زانکۆی کوردستان لە شاری سنەی ڕۆژهەڵات هەوڵدەدات لە ڕێگەی بەڕێوەبردننی کۆنفرانسی گەشتیاری و هەروەها کۆنفرانسە هاوشێوەکانیەوە ڕۆڵێکی زیاتر ببینێت لە پێشکەوتنی هەمەلایەنەی ناوچەکەدا و بۆ یەکەم هەنگاویش بە هاوکاری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بواری گەشتیاری هەڵبژاردووە کە بوارێکی زۆر گرنگە لە دنیای ئیمڕۆدا و دەتوانێت لە ڕووی ئابووری و فەرهەنگی و هەموو بوارەکانی دیکەوە ڕۆڵێکی گرنگ ببینێت لە پێشکەوتنی هەر ناوچەیەکدا. گەشتیاری ئەتوانێت لەسەر تەوسە ئەو گەشە سندنی ئەم منتەقە بیات. خۆ هەروە کە زانین کوردستان بەگشتی ئوستانی کورسان و کوردستانی ئەودی و پۆتانسیەل و لەواقع زەرفەتی بۆ گەشتیاری زۆر زۆرە، چه گەشتیاری تەبیعی، چه گەشتیاری وەرزشی، چه گەشتیاری پزیشکی، چه گەشتیاری تجارەت و مەرز و هەموو بەشەکانی گەشتیاری پۆتانسیەلی هەیە کە ئەگەر بە سوورەتی علمی و ئەکادمی لەسەری کار بکرێت ئەتوانێت بەستەر و لەواقع بەستەری گەشە سندنی ئەو منتەقە چه لە بواری گەشە پێدانی پیشەسازی و داهاتی خەڵکی منتەقە بێت. لەبەر خاترەوە ئێمە ئەم کۆنفرانسمانە بە هاوبەشی لەگەر زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەڕێوە بردووە. بەرپرسانی زانکۆی کوردستان هیوادارن ئاکامەکانی بەڕێوەچوونی ئەم کۆنفرانسە کاریگەری لەسەر بەرپرسان بێت بۆ گەشەی هەرچی زیاتری ئەم کەرتە و ڕاکێشانی زیاتری گەشتیار بۆ ناوچەکە. بەڕێوەچوونی کۆنفرانسی گەشە و گەشتیاری لە زانکۆی کوردستانی شاری سنەی ڕۆژهەڵات ئەتوانێت دەرفەتێکی زۆر گرنگ بێ بۆ گەشەی ئابووری ناوچەکە. هەروەها بەڕێوەچوونی هاوبەشی ئەم کۆنفرانسە لە نێوان زانکۆی سنە و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە پسپۆڕان و مامۆستایانی زانکۆ لە باشووری کوردستانەوە لەم کۆنفرانسە دەرفەتێکی زێڕینە بۆ بەرەو پێشچوونی پەیوەندیەکانی نێوان هەردوو لە هەموو بوارەکاندا. سامان سلێمانی، کورتسات نیوز، زانکۆی کوردستان، سنە.